لە سووریا چی دەقەومێت و بڕیارە ئەمریکا چی بکات؟ با لەوە گەڕین هەندێک توێژەر و شرۆڤەکار باس لە دەستپێکردنی پرۆژەیەکی ئەمریکی ئیسرائیلی لە ناوچەکەدا دەکەن و ئاماژە بەوە دەدەن کە لە کامیان پرۆژەیەدا هەموو شتێک بە سوودی کورد کۆتایی دێت. پێدەچێت ئەم لێکدانەوەیە دوور بێت لە واقع و شتێک بەو ئاراستەیە بوونی نەبێت. ئەمریکیەکانیش و بە تایبەت ئیدارەی نوێی ترامپ ئەوەندەی لێرە و لەوێ سەرقاڵن بگرە لە ئێستادا هەر نازانن نەک تەنیا بەرامبەر بە کورد بەڵکو بۆ کۆی ناوچەکە چی بکەن و چۆن بجوڵێنەوە و چه هەنگاوێکی استراتیژی هەڵگرن بۆ ئەوەی ئیدارەی نوێی ترامپ بیر لە ئەولەویەتەکان کاتەوە. بیرهێنانەوەیەک و بۆ باشتر تێگەیشتن لە دۆخی ئێستای سووریا پێویستە بگوترێت دیارەوەی ئێستا لە سووریا دەگوزارێت ململانێ و شەڕی دوو هێز یان دوو دەوڵەت و دوولایەنی دیار و خاوەن بەرنامە نییە بەڵکو شەڕی بەرژەوەندی و مانونەمانی چەندین وڵاتە کە لەسەر دەستی چەندین گروپی وەک تەحریر شام یان هەمان بەرەی نووسرا سوپای ئازاد و تەنانەت حەشدی شعبی و سوپای دەوڵەتی سووریا بە پشتیوانی و دەستێوەردانی وڵاتانی وەک ئێران، تورکیا، عێراق، رووسیا، قەتەر و ئەمریکا دەکرێت. هەریەکە لەو لایەنانە بەرژەوەندی و بگران نیگەرانی تایبەت بەخۆشیان هەیە. بۆ نمونە لە ئێستادا تورکیا دەیەوێت لە ڕێگەی سوپای ئازادەوە نەک تەنیا کورد لاواز بکات بەڵکو کارتێکی بەهێزی بۆ دانوستان لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکادا لە دەستدا بێت. لەلایەکی دیکەشەوە ئێران و عێراق نیگەرانی ئەوەیان هەیە لە ڕێگەی داگیرکردنی سووریاوە نەک تەنیا بەرژەوەندی بەڵکو سەروەری ئەم دوو وڵاتەش بکەوێتە مەترسیەوە. ئەوکات تورکیا و نەخشە ڕێگای تورکیا بە یارمەتی و پشتیوانی دارای قەتەر لاوازکردنی کورد و ئێران و بەدەستێنانی کارتی زێڕینی دانوستانە لەگەڵ ئەمریکادا بەڵام پێدەچێت لە ئەنجامدا ئەم هەنگاوەی تورکیا بە زیانی ئەنقەرە بشکێتەوە چونکە نەک تەنیا سووریا و ئێران و رووسیا و عێراق ئەمە لە تورکیا قبوڵ ناکەن و بە تونترین شێواز ڕوبەڕووی دەوەستنەوە بەگرە ئەمریکا و ئیسرائیلیش بەهێزبوونی تورکیا لە درێژخایەندا لە بەرژەوەندی خۆیان نابینن. بۆیە ڕەنگ بێت لە کوردخایەندا ئیسرائیل لە بەردەم تورکیا بەهۆی لاوازکردنی ئێران بێجەنگ بێت بەڵام بەگشتی ئەو وڵاتە ناتوانێت تورکیایەکی بەهێز و هاوسەنگی هێز لە بەرژەوەندی تورکیا قبوڵ بکات. لە ئێستادا ئەوەی دیار و ڕوونە ئەوەیە کە بەرەی نووسرا یان تەحریر شامی ئێستا بە هۆکاری لاوازبوونی سووریا و هێزەکانی هەروەها سەرقاڵبوونی رووسیا لە ئۆکرانیا و بۆشایی ئێران بەهۆی پرسی لوبنانەوە سوودی لەم دۆخە وەرگرتووە و هێرشەکانی لەم تەوقیتەدا دەست پێکردووە. ئەوکات تورکیاش ویستویەتی لەم دەرفەتە و بەر لە هاتنە سەرکاری دارەی نوێی ئەمریکا کەڵک وەربگرێت. جالەوەی تورکیا دەیەوێت کورد لە ڕۆژئاوا لاواز بکات. ئەوکات دەشێوێت بە دەستی پڕەوە بکەوێتە دانوستان لەگەڵ ئەمریکا و تەنانەت رووسیاش. گرنگتر لەوەش سەرهەڵدانی ئەم دۆخە نوێیە بە قازانجی ئیسرائیل و زیانی ئێران و عێراق لە ناوچەکەدا شکاوەتەوە. لێرەوە ئەم پلانەی تورکیا بە یارمەتی قەتەر و هەڵگرتنی گڵۆپی سەوزی ئیسرائیل ناوچەکەی بەرەو شەڕێکی ماڵوێرانکەری چەندین لایەنە و ئالۆز بردووە و بە دڵنیاییشەوە گەربێت و دۆخەکە ئالۆزتر بێت و شەڕەکە پەرەبستێنێت ئەوە هەروە زوو ئەگەر یارانبوونەوەی دۆخەکە نییە و تەنانەت ئاگری ئەم شەڕە بە ئەمریکاش ناکوژێتەوە. کەواتە کاتێک سەیری کۆی ئەم خاڵانە دەکەین ئەستەمە بە گەشتبینیەوە ئەم دۆخە بخوێنینەوە بەواتایەک تای ڕەشبینی زۆر بەهێز و قورسترە کەواتە لەوەها هەلومەرجێکدا جێگیربوونی ئاشتی و سەقامگیری و تەنانەت شکاندنەوەی تای تەرازوو بە سوودی لایەنێکی دیاریکراوی وەک تورکیا و تەنانەت ئیسرائیل زۆر ئەستەمە. لە پێچەوانەوە ئاماژەکانەوە دەردەخەن کە ئێمە بە خێراییەکی زۆر بەرەو شەڕ و بەریەکەوتنی قورستر لە نێوان چەند جەمسەری هەژمونخواز و هاوسەنگخواز لە ناوچەکەدا دەچین و ئەگەر ئەوەش لە ئارادایە کە هاوسەنگخوازەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لە چوارچێوەی هاوپەیمانی نوێجا کۆ ببنەوە و چاوەڕێی کاتی گونجاو بۆ هەڵگیرساندنی شەڕە گەورەکە بکەن. بەگشتی سەرڕای ئەم ڕاستیانە ئەوەی ئێستا لە سووریادا دەگوزارێت بە سوودی ئیسرائیل و بە زیانی ئێران و عێراقە. لە درێژخایەنیشدا بە پلەی یەکەم بە زیانی تورکیا دەشکێتەوە و پێدەچێت لە ئێستادا و بە هاتنە ئارەی ئەم دۆخە ئاڵۆزە ئەمریکا جیالەوەی جارجار بەرگری لە کورد بکات بۆ ماوەیەک دەستەوەستان بوەستێت و چاوەڕێی کات بکات بۆ ئەوەی بزانێت کلیلی چارەسەریان پرسە و بەرژەوەندی کوردخایەن لای کام بەرە دەبێت. ئەوکات ڕەنگ بێ پەرچەکرداری یەکلاکەرەوە هەبێت کە لە ئێستادا بە دڵنیاییەوە نیەتی بۆیە دەبێت چاوەڕێی ئەوە بکرێت دۆخی ناوچەکە ڕۆژ بە ڕۆژ ئاڵۆزتر و شەڕانی تر ببێت.